دەگوترێت ئەگەر یەک هەواڵی خۆشە بێت بازار جممەی دێت ئەگەر هەواڵی ناخۆشی شەبێت خوا نەخواستە ئەوە بازار کز و سز دەبێت لە ماوەی ڕابردوو سەرۆکی حکوومەت بڕیارێکی دەرکردووە بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران هاتوومەتە ناو جەرگەی بازاری عقارات لە هەولێر بزانم بازاری عقارات بە چ شێوەیەکە ئەو کاسبکارانە داواکاریان چییە دۆخی گیرفانیان ئێستا یعنی پڕە یان بەتاڵە دەمەوێت لە نزیکەوە پڕە ئێستا پڕە باش زۆر باشە. گوتت بازار باشە بەرێ باشە بەچتی باشە زۆر باشە چۆن لە بەرچێت لەگە بڕیارەکانی سەرۆکی حکوومەت بڕیاری زۆر باشیدا هەم بڕیارەکانی باشبوون لەوێ بازار باشی ئێستا جوولە هەیە زۆر جوولەش زۆر باشەیە لەوە خوا دەکەن باشتریش بی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەر ئەو بڕیارە ئەوەش بڕیارێکی باش بوو باش زۆر زۆر بەس پرسیارەوە ناکەی لە چێ دابش بکرێ باشە لە چێ دابش نزیک بیانی نزیکی شاربی نزیکیش بەرێ نزیک بیا لە ماستەر پلان دەرنەسی ماستەر پلان شاری هەولێر پێشتر کڕیار نەبوو ئێستا کڕیاری زۆر باشە ئێستا پێشتر نەبوو تەمەشا و خەڵکێکە پێشتەوەدا خەڵکە نەبوو لە بازار یعنی ئەوەی پارەی لە مارەی نواندیە بینتە دەردەینین بەشێک دەریانە بەش کەش دەردەین یعنی ئارد بەرەو قازان زۆر باشە بیشاڵە. بڕیارەکانی حکوومەت ئەنجومەنی وەزیران بە وەزیر و سەرۆکی حکوومەت تەسیری کردێ لە بازار حتمما چۆن تەسیر ناکات یعنی ئەگە قسەیەک بکەن لە بازار تەسیر زۆر لێ دەکات کە گوترال بۆ فەرمانبەران زەوی دابەش بکرێت باش بوو یان خراپ بوو هەتا ئێستا دیار نییە کەش هەتا شوێنەکەی دیاری نەکرێت چکە شوێنەکە تەسیری زۆر لێ دەکاتن شوێنەکە لە ژوورەوەی ماستەر پلانی بیتن نەکو مەسەرم بستە دەرەوەی شاریت کا کامەران چکە ئێستا ئەو سنووری کامە لینە یعنی وا ژوورەوەی 120 شتی بۆ نەکرایە پێم بڵێ تو باست دەوە کرد گوتت زۆر جار داوا دەکەن شتەکان جێبەجێ ناکرێتن یعنی داواکاریتان چی بۆ پێشنیازتان چییە بۆ بەنسبەت سەتاسێ چەند جار کتاب لە وەزارەت هاتیە دەکاتە زراعیشەکان جێبەجێ ناکرێت دەکات شارەوانیشەکان جێبەجێ ناکرێت ئەگەر لە چەند جار کتاب لە وەزارەت هاتیە کتابەکە دەبگاتە جێ خۆی جێبەجێ ناکرێت کتابی دەکەن بۆ وەزارەت جێبەجێ ناکرێت ئەوەندەی من ئاگادار بووم گەندەڵیەکی زۆری لەسەر کراوە لە سەردەمانی پێش و چەند ساڵێک بەر لە ئێستا کێشەی تێکەوتووە خەڵکێک بە گەندەڵی زەوی وەرگتووە ئێستا زەویەکانی وەستاوە کێشەی تێکەوتووە کاکەمەە بەس ئەوەی ساغا با بڕوە ئەوێ کرد ساخ و ئیزراتەکە لەگەری بکە پێشنیازتان چییە؟ یاهی چ بکرێ لە داهاتووە و بازارە باشتر جوولە بکە خۆی خزمەتگوزاری ئەومی سەر چییە؟ بەس لۆ نمونە پێشنیاز گەشتمی کاکەمەران لۆ نمونە سەرۆکی حکوومەت بڕیارە زۆر باشدا گوتی ئەو زەویان هەم تاپۆ کرێت باشە بەس بڕیارەکە جێبەجێ کرایە بەس لەو کەناڵی بەڕێزنگ بۆ داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم سەرۆکی شارەوانی کاکساسان هەنوو وەزیر یعنی بۆ ئیشی هەستن ئەو زەویانە تاپۆکەن ئەو خانجازە لۆ حکوومەتیە سەر لۆ نمونە زەیەک ڕوونی فرۆشی پێدا دەکرێت تقریبا رسومات و زەریبە ئەوان هەموو خەزانەی حکوومەت دەگەڕێتەوە وایە نییە منطقەی لای زادەی مەخمور و بینی زادەی مەخمور و زادەی موسڵێم مەقدورە ئەو خاستن ئێستا مەسەڵەن زەویێکی زۆر جوان تێدایە بە حساب پارش تێدایە ئەگەر شتی لێ بکرێ منطقەی خەڵکەکی زۆر استفادە لێ دەکات فەقیر و فقرات استفادە لێ دەکات بە دەردی کاک یوسف گوتی شەقامی 120 لە چادەوری 120 بسوڕێەوە ئەوە تاکە گەڕەکە هیچی لە بۆ نەکرێ ما باقی گەڕەکی ژیانە گەڕەکی ئەو لێرنوێ هەموو ئاوادان بیتەوە زەوی تێدانمە هەموو بیتەخانی هیواداری ناو قسانەی کە لەسەر ئەو زەوی دەکرێت لە سەباغ و منارە و گەڕەکانی تر دەکرێت بۆچی تیمارەوانە هیوادارین ئەو بەس قسە نەبیتن یعنی کردارەکە بکرێتن ئێستا کاکساسان عونی وتی کە یەکێک لەو شەقامەی شەزمەترێ دروست دەکەین هیوادارم بەس قسە نەبیتن حەزمان لێە ئەوە ئەگە ئەو یەکێک لەو جارانەکەسبینە شۆفەر بێ دەست پێ هەموو کەس ئەو هەموو کەسە قازانجە کاکەمەران ڕاست چێشتەکەمان هەیە لە باغ و منارێ لە گەڕەکان کە زیاتر هێبرن ئەوانە کە کارتن بووینە تاپۆ باغ و منارە بزات هەندێک چێشتدا هەیە بەڕاستی کارت ئێستا جاری وا هەیە کارت لە جیفانی یەکە چیە سەنەد لە جیفانی یەکەشتەیە ئەو کێشانەش هەیە خەڵکێک هەیە بەڕاستی ئەوزە نازانم لە شارەوانی کو تەرتیبی کردیە کو وەریگرتی ئەم ئەوەی نازانێت بەس ئەلان لە 2017 کارد وەرگیرا لە جیرفانی برادرێکی خۆمانەوە لە کنیتی کڕیتی زۆر زۆریشە
باش ئەمە گرفت دروست ناکە لە زۆر کێشەی لە بۆ تاپۆ لە بۆ شارەوانی لەوەی کە بەتاکید ئەو غەڵەتانە کرا ئەو غەڵەتانە لە شارەوانی کوکرا من نازانم بەڕاستی کو دووبارە بیتەوە دووبارە کەسش کە وەرەگرتی ئەویان نازانم ئێستا بخۆم عفتەکەیتیا لەگە دوو کەسان دانیشتێن بەس کێشەی کۆمەڵایەتی دانیشتێ حەلیکێ ئێستا کارتەکان بوویتە تاپۆیان ماوە ئەوەی دووبارە دووەم دەزوەری گرتیا هیبووتە تاپۆ یەکەم دەزوەری گرتیا ئەو هەر کارتەکە لە جیرفانەتی هەفتەی ڕابردوو بەخۆم دانیشتیمە لەناو کێشەی دوو عاردی ئەو هالە بەی شێوەک یەکسانی نییە بۆ ئەگە یەکسانی هەبی لە ڕێگای کۆیە تاکو و ڕێگای عەنکاوەی 150 کرایە بەنی 150 و 120 هەمووی ئاوادانیە چەند ساڵە باشە لۆ لە بەر منتقەی لە عەنکاوەی لە بۆ زادەی کەرکووشێ ئەو منتقەیە خاستن باغڵومنارە عادەشی زۆری لێیە 16 قەتعەیە باغڵومنارە هەموو سەکەنیە زۆری باشە هەتا ئێستا کە ئەو منتقەیە لە 120 هەموو چۆرەوانیە هەمووی ئاقارە شوێنەکانی تر 20 ساڵە ئاوادانکەین باشە ئەگەر باسی نرخ بکەیت زەویەک لە گورجۆتیار زەویەک لە هەولێری نوێ یان لە پێنج حەسارۆ نرخەکەی و هاوتەری بە وەکوویەکە یان زۆر فەرقی هەیە ئەو بۆ نمونەیانی لە هەولێری نوێ بەچەندە لە هەولێری نوێ لە 20 دەفتەر بەسەرەیە ئەو زەوی لە لای گرزوتیار و لای باغڵومنارەیە بە 4 دەفتەریە بە 3 دەفتەریە بە 5 دەفتەریە یعنی لە هەولێری نوێ پارچەک زەوی بە 20 دەفتەریە هەمان زەوی هەمان مەساحە لە گرجۆتیار 4 دەفتەر 3 دەفتەریە بە 4 دەفتەریە بە 3 دەفتەر نییە بە 2 دەفتەر نییە لە سەرتەری شاریش نزیکترە زۆر نزیکترە یعنی ئەو سنوورە لە هەولێرێ لە ساری هەشتاوە 1 کیلۆمەتر زیادی کردیان تەماشاکە ئەو تەواری ڕۆژ ئاوایە یعنی ئێرە لەگەر دەناو لە قەراتی لە بۆ کرد تەوای ڕۆژ ئەو 2 کیلۆمەتر ئەوە چ منتیقەکەەوە ئەو باغڵومنارێ ئەوە 120 ئەوە تەواریەکەیە ئەوە تەواری ئێکوان یعنی ئەلێرە ئەگەر کەسێک نەخۆش دەبێ ئێستا تەواریەکە لێ ئەوە هەموو چۆلەوە هەتا ئێرە ئاوەدانە تەماشاکە ئەوەندەی ئاوەدانە ئەلێوکانە ئەوە 120 ئەوە 120 ئەوە 100 ئەوە تەوای ڕۆژ ئاوە 150 دەگات ئەوە 150 ئەوە چاسایدە 120 و 150 ئەوە چاسایدە ئایاسکەری لە بۆ شێستی دیەوە تێدەگەی هەتا ئەو دێک تەوای ڕۆژ ئەوەندە قیرە ئەوکانە یەک خانی یعنی ڕۆژ شتێکی لێ نەکرا هیچی لێ نەکرا فەرمانبەریان فەرمانبەرنی فەلاحی ماشەڵڵا جلی شت خاوێنە سپاس دەکەم سەلامەت بی پێم بڵێ حەز دەکەی ببێ فەرمانبەر یان هەر فەلاحەتی باش ناوە لە فەلاحەتیکە باشترە ئەدی فەرمانبەری فەرمانبەریم ناوێ یعنی حەز ناکەی نا فەلاحەتی خۆم لە فەرمانبەراتی باشترە خۆ هەم کەسێک نایبووتە فەرمانبەر هەیە لە کەرتی تایبەت لە خۆی تەعین دەبێ هەیە فەلاحە هەیە عەمەلەیە ئەو هەیە کاکە یعنی تۆ دەڵێ باشترە ئینسان احتیمال لەسەر خۆی عادی لەسەر خۆی بکە یعنی ئێستا ئەگەر ژیان دووبارە ببتەوە دیسان گەنج بی بەرێ هەر دەچێەوە ڕێ هەر دەستمەوە سەر فەلاحەتەکەی ئێستا حکوومەت دەڵێ هەر فەرمانبەرێک عەردەشی پێ بدرێ ئەوە حەقی خۆیتی پێت باشە پێم زۆر باشە دڵت پێی خۆش ئارێ وەڵڵا تۆ دەڵێ چی هەر کەس باری خۆی هیچ خۆی هەر کەس باری خۆی مرتاح حەز دەکەی ببێ فەرمانبەر نەمەر ئیش خۆم مرتاحترم حەز ناکەی ببێ فەرمان منداڵت حەز دەکەی ببتە فەرمانبەر تۆ دەڵێ ئیشی من باشە و منداڵیشم ببیت بە فەرمانبەر ئێستا ئەو جیرە ئەوەی پێویستە ونیە بەرێ یعنی جیری ئێستا ئەوێ نانی تەمبەری عەزێ ڕاستی نایە پێت وایە فەرمانبەری ئیرادەی نییە ئیرادەی ئەرێ وەڵڵا فەرمانبەری تەمبەلیە تووشی کابە دەبێ ئێستا فەرمانبەری یان ناڵم ساخ تەکسیمە بەخۆی ساخ تەکسی حەز دەکەی کوڕەکەت فەرمانبەر بیان طبعاً حەزم لێیە لەبەر چ لەبەرەوەی ژیانەکەی ئەوە دەبێ ئەگەر بێت لە وەزعی ئێستامە تێدانە بەو نەوع فەرمانبەرێک نا بەزەکە عموماجێڕات بێ معاش بێ ئەرێ وەڵا فەرمانبەر بێ یعنی ژیانی تەمین دەبی لە ژیان بۆ ژیانی تو تامینە یان نا ژیانی خۆم زۆر تەمینە من تۆ لە ئێستا ژیان لە فەرمانبەرێک باشتریان خراپ زۆر باشترم لە فەرمانبەری کەوایە بۆ چوونەکەی تۆ هەڵەیە بۆ حسابی نە بۆ چونەکەی من هەڵە نییە جیلی مستەقبەل حەزیان لێیە نانێک بە ئاسانیان بێتە ناو دەست فەرمانبەری ئاسانیە یعنی ئاسانە موچەکی ئاسان پارەکی ئاسان بێمان تۆش وا دەڵێت فەرمانبەر دەبێ ماسی خۆری ماسیگەری نەبی ئەوەیە ماسی خۆربی ماسیگەر نەبی چەند ساڵە وەستای وڵا لە مێژە 20 قسوور سارە 20 قسوور سارە فەرمانبەری یان نەخێر فەرمانبەر نیمە بەس ئیش دەکەی بەس ئیش دەکەم تا باشە عەردووە گرتووە نەخێر موچەت هەیە نەخێر چۆن دەژی وڵی بەسای ئەو کاسبی کاسبی ئەو کاسبی حەز دەکەی فەرمانبەربی وڵی عەزمەکە فەرم بەس ئەو ئیشەکە دیاربووی خی دیارە ئەو بەهرەی داما ئەوەی داتی ئەو بەهرەی داما نەبووینە فەرمانبەر تۆ پێت باشە فەرمانبەر بی یان کە بە ئارەقەی خۆت
ئەگەر نان پەیداکەین ئارەخی نچۆن خۆ نانی پاکەین باشترا نەک فەرمان بەرمێ ئەویش فەرمانبەریش بەس ئەگە ئەوش معاش خۆ بدرێنی ئاوی ئیسەی خۆ بدرێ مانگانە یان هیچ خۆی بە تەواتی بکاتن باشە هەم ئیسفادە لەمە دەبی هەم لە تێزە یعنی تۆ دەڵێ با فەرمانبەر وەسییان باش بێ ناخی واسییان باش نەبیتن ئەمەش مستەقرێن ئەمەش ئێستامە دوکانێن فەرمانبەر کابرا چ دەکاتن بنسبە فەرمانبەرێت هەت کابرای کاسف ئەو نەپار لە دایرەکەی خۆی نەپاری ئاوی دەدا نەپارێ زەریبەی دەدا نەپارێ کارەبای دەدا نەپاری موبایلەکەی دەکەش کە فەیسبوکەی کە دەکاتەوە حتا سارەکەش پێدەچی پێدێتەوە پارەویش ناداتن هەل لە حسابی حکوومەتە ئەو جەگەلەی دەکاتن و ئەو دەدەرە حەردی شمەر نەگرتیا بەس ئایا کابراایکی بەشی من یان پیتەر هێستاکە زۆر کەس پیتەرەکانە هەمووی 25 ساڵ ئیش دەکات کاچیان عەردی وەرگتە مستەقر یعنی تۆ دەڵێ ئەو مافە ناوی بەس دۆ فەرمانبەربی ئێمەش کوڕی ئەو وڵاتی ئەو وڵاتێنە تا ئەمەش پێشم بۆ عەردی ئەمە پێشم بۆ تۆ خانەنشین دەبی لێرکوان نییە خانیشن لە یعنی تۆ ئەگەر تااقەتت نەما دەبێت کوڕەکەت بڕێ ئینزای کوڕەکەکە ئەی زمانی کار نییە ئێستا ئارد بە فەرمانبەران دەدرێ تۆ پێت باشە بڕیارێکی بەخوای ئەو شتا لە هەندە حاڵەتان باشە بۆ هەندێکیان بۆ هەندێکیان نا مۆزەف هەیە بگرە خانی هەیە سیارەی هەیە بگرە ڤێلا و شوقەشی هەیە زۆر شتی تریشی هەیە ئەخرەوە شایستەی وەنیە کە عاردی پێ بدرێ شایستەی ئەو کەسەیەکەوە هیچی نەبێت سەبارەت بە فەرمانبەر و کەسێکە بۆ خۆی کار دەکە وەکو تۆ ئەتو پێت وایە ئەوەی کە ئێستا دەکرێت بۆ فەرمانبەر باشە یان خراپە فەرمانبەرش کاکە مەرعەق خۆتی ئەوش کە سبێنان زوو دەستە دەوام لە حکوومەتیش دەکا حەقەچ خۆی هەیە ینی مافی خۆر بگری بەس مافەکە عەدالەت بی نەک ئێستا پێت خۆشە هەریەکە زەویە وەرگرتووە ئێستا حکوومەت بڕیاریدا زەویان بەرێ خۆشە پێت باشە پێم باشە چەند ساڵێکە پێدانی زەوی بە فەرمانبەران ڕاوەستاوە بەڵام ئێستا ئەم بڕیارە وەکو بڵێ دوای چەندین ساڵ بڕیارێکی دڵخۆشکەرە حەز دەکەم لەگەڵ فەرمانبەران گفتوگۆ بکەم بزانم چۆن پێشوازیان لەو بڕیارە کردووە پێشنیازیان چییە داواکاریان چییە و چی دەڵێن سەبارەت بە بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. جارێ بزانم تۆ خەڵک شوێن دەرێ خەڵکی پێنجوێنم پێنجوێن چەند ساڵە لە هەولێر کار دەکەی تقریبا لە 97 لێرەم 97 چەند ساڵە فەرمانبەر 2005 تا ئێستا مۆزەفم ماشەڵڵا ماشەڵڵا کەوایە تەمەنێکە زەوید وەرگرت نەخێر وەرنەگرت ئەو کاتە من تاعینم تقریبا فترێکی زۆر کەمی پێچوو بڕیارێک دەرچووتیان ئەوەی کە چەند ساڵێکی هەبێت دوای ئەوە ئیتر ئەو بڕیارە ئەخر بڕیار بوو تا ئێستا کە من مۆزەفم ئێستا بڕیاری سەرۆکی حکوومەتت پێ چۆن؟ بڕیاری سەرۆکی حکوومەت هەمیشە بڕیارەکانی لە مەسلحەتی بەرژەوەندی هەم فەرمانبەر بووە هەم خەڵکانی تریش بووە بەڵام باشتر لەوەی کە ئەو بڕیارێکی عقاریش بدات لەبەری مۆزەف هەم حکوومەتی دەزانێ هەم خۆشمان دەزانین مۆزەف ئەو ئیمکاناتی تەحدید کراوە کە ناتوانێت خانووکی پێ بکات و ئەگەر حکوومەت لەگەڵ ئەو بڕیارەدا سولفێکیش بدات خۆشەکە دەبێتە دوو خۆشی بۆ فەرمانبەر و چاوەڕێژەکەی لە سەرۆکی حکوومەتەوە و کارانە بکات بۆ هاوڵاتی خۆی چەند ساڵە فەرمانبەر 33 ساڵ خزمەت ماشەڵڵا 33 ساڵ زەوید وەرگرتووە وەرم نەگرت وەرم نەگرت خەڵکیان لێرێ سلێمانی خەڵکی سلێمانی 33 ساڵە فەرمانبەری زەوید وەرنەگرتووە باشە ئێستا بڕیاری سەرۆکی حکوومەتە کە ئەو فەرمانبەرانەی زەویان وەرنەگرت و مستحقی زەویان پێ بدرێت چۆن دەبینی ئەم بڕیار ئەگەر جێبەجێ بکرێ جێگای دەستخۆشیە دڵخۆشکەرە دڵخۆشکەرە زۆریش ترست هەیە لە جێ ترس هەموو کەس مننا هەموو کەس ینی دوو دڵە ئەبێیان نابێ ئەبێیان نابێ باشەی فەرمانبەران چ وای کرد بۆ دوو دڵی دروست یانی چێ پێ دەڵێ و دوو دڵێ کە بەو شێوەیە دوو دڵ بیر بکەیت زۆر جار کەوە عەدرا و نەچۆتە سەر وەک وەڵی تر خۆ دیارە لە ماوەی ڕابردوو بڕیار نەدراوە زەوی بدرێ و دواتر نەدرابێ دراوە شتیوە ڕاگیرە تا ئێستا و بڕیارە نەدراوە تۆ دەڵێ ئێستام پێم خۆشە بدرێ
خەڵک پێی خۆشە دڵی پێی خۆشە پێ دوایە سەرۆکی حکوومەت جێبەجێ دەکا یان بۆ پروپاگەندای هەڵبژاردنە وەڵڵا جا سەرۆکی حکوومەت ئەوەم پێ خۆشە جێبەجێگە لەبەرەوەی فەرمانبەر قازانج دەکات نەک قازانج ئێمە دڵمان پێ خۆشە بە خەڵک وەسفی ئەو سەرۆکی حکوومەتە بکە ئەو بڕیارە چۆن بینی بە پێدانی زەوی بە فەرمانبەر ئەگەر ئەو ئەردەی ئەو حکوومەت دەیدرێتێ منشینە بە 20 ساڵت کە پێی نەکڕێتن ئەوە ئیسیفادەشی باشە ئەو ئەردەیان بدنێ لۆ خۆی دەتوانێت بکاتە خانی لە کۆر کرێسیاتی بیتەوە فەرمانبەر هەیە مانجی 400,000 داتە کرێ ساڵێ دەکا 5,800,000 شتێکی باشە زۆر بەس تو دەتەوێت ئاردەکە لە جێیەکی باش جێیەکی خەدەماتی هەبی خەدەماتی هەبی ئەوەی یەکسەر بکاتە خانی بەڵ لە شوێنێکی دوور بە کەلچی نایە ناوڵە بە کەلچی نایە ئەگەر زەوی وەگری دەتوانیت تۆ بیکەیتە خانی ئیمکانێتەوەت هەیە یان عقاری نییە بەس ئەکید عقاری ژەگەری دەبی پاشی عقاری هەبی باشتر دەبێت دەبیت ئەکید ئینشاءالله یەک لە بڕیارەکان ئەوەش دەبیتن ئەمە دام نایە یعنی ئەوەش حساب کردێتەوە دام نایە ئەوەش دەکەم تەمەنێکی زۆر تێ لە کاری وەزیفی چەند ساڵە 38 ساڵ ئێستا خزمەت خۆناڵی زەوی وەرنەگرتووە بەڵێ وەرم گرتووە وەرگرتووە چۆن بوو زەویەکەت وەرگرت جەیەکە باش بوو خراپ بوو ساڵی 95 بوو 96 بوو جەیەکەی زۆر باش بوو یعنی لە ڕقەمە بیدایەکان بوو 400 قسوور بوو ئێستا بڕیاری سەرۆکی حکوومەتە بە پێدانی زەوی ئەمە بڕیارێکی باشیان طبعاً باشە بڕیارێکی لەو کاتیوە هیچ کەس ئاردی وەرنەگرتیان ینی فەرمانبەر سوودمان دەبێت دەسەوەڕ دەکەی خەمی موچە و دێ نایە لەبیر بکە بۆ عاردەی بەخوای زۆر تاسیری هەیە زۆر تاسیری یەکێک لەو نمونانەی کە حەز دەکەم سەرنجی ئێوە ڕابکێشم ئەویش ئەوەیە بەشێک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرڕای ئەوە چەند جارێک زەوی دابەش کراوە بە فەرمانبەران بەڵام بەشێکیان مەغدوور بوونە چانسی ئەوەیە نەبووە ناویان تۆمار بکرێت کاک سەید بورهان کە بەڕێوەبەری بوومرگی هەولێرە لە 97ەوە کاک سەید تۆ لە 97ەوە من دامەزراوە لە 28 چاری 97 تا ئێستاکە بەردەوامە مەترێک زەوی 1 مەتر زەویم لە کوردستان وەرنەگرتووە هیچ بێبەش بوو بێبەش بوونە تا ئێستا ئێستا سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران بڕیاری دا بەوەی کە زەوی دابەش بوو بڕیارێکی زۆر باش بوو لە جێی خۆی بوو زۆربەی مۆزەفەکانە بەتایبەتی ئەوانەیە کە لە وەکو خۆم فترێکی زۆرە 20 ساڵ 25 ساڵە خزمەتمانەیە زەویمە وەرنەگرتیە بە بەرگارێکی زۆر دروستی دادەبی پاش ئەوەندە ساڵە سوودێک دەبینی لە وەرگرتنی ئەو زەویە بەڵێ چۆن سۆم ئەگەر بۆ ماڵ بەس یەک پێشنیارمان هەیە ئەگەر بکرێ ئەوانەیە کەەوە خزمەتیان زۆرە وەکو ئێمە تۆزێک ئەردەکان فەرقێکی هەبی لەگەر ئەو مۆزەفانی کە خزمەتیان کەمترە ینی ئەوانەی چەند ساڵێکە هاتوونەتە وەزیفە تۆزێک ئەمە 25 سال 6 ساڵە خزمەتمان هەیە ینی وەکو تاویزێک دەکرێت وەکو ینی ڕێزێک لەو مادیبوونی مە چەند ساڵێرینە لەو خزمەت بینە ئەگەر بکرێت ئەردەکان تۆزێک ینی نزیکتر بی لەوەی کە فەرقە چێبی لەگەر مۆزەفی ئەتیانی کارزان با بزانین هیچ پرۆژێکتان هەیە بۆ هەولێر ئاوەدانکردنەوە ڕێگاوبان خزمەت گوزاری ینی ئەم ساڵ تەنها لە سەر داهاتی پەرەپێدانی پارێزگاکان نزیکەی بای 50 میلیارد دینار پرۆژەمانداناوە ئەو پرۆژانە زیاتر تەرکیز لەو شوێنانە دەکرێتن کە هەزار نشینن بەڵکو ئەو شوێنانێک کە کەمترین خزمەت گوزاری لۆ چۆ بۆی بتوانین زۆرترین خزمەت گوزاری بۆ بەڵێ ئەمە وەکو باسم کرد ئەوەی کە باسی ڕۆژئاوای هەولێر دەکەین بە تایبەت یاخود باشووری ڕۆژئاوای هەولێر دەکەین زۆر جاران باز دەکرێت کە لەوانەیە خزمەت گوزاری لەوەی یاخود گرنگجی کەمتر پێدراوە بەعکس ئەمە لەو 4 ساڵی ڕابردوو زیاتر تەرکیزمان لەو شوێنانە کردووە
و پرۆژەکانی شایدی وەدەدەن کە ئەمە تەنها گەیان کار لەسەوە کراوە بتوانین خزمەت گوزاری لە ئەو شوێنانە ببین کەوایە ئەو گەڕەکانەی چەندین ساڵە ینی کارت بوونە خزمەت گوزاریان نەبووە ئێستا سەرۆکاتی شارەوانی وەزارەتی شارەوان هەڵدەستێ بە قیرتاوکردن و دروستکردنی ڕێگەو بە بەڵێ کۆمەڵە گەڕەکمان هەبوو کە پێشتر کاری لەسەر ڕاجیرا ئەوەی باسی دەکەن کە یەک لەوانەیە کە زۆر باس دەکەن هەشتی حەسارەوەکانە ئێستا پرۆژە لە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی باشیشمان دەبێت ئەو ساڵ لەو هەموو گەڕەکەکانە لۆ نمونە سێبەردانە لۆ نمونە تیمارە لۆ نمونە گەڕەکی گرجۆتیارە کەرکە ئەوانەی هەموو ئاگادارن ئەمە سەر بلۆکەکانمانداناوە و ئێستاش ڕێپێدا ئەو شوێنانێک کە کێشەیان نەماوە ڕێپێدانی دروستکردنی خان شۆفەر ئیش دەکە بە دڵنیاییەوە وەکو باسم کرد بەشێکی پرۆژە ئەوەی ئێستا لە جێ جابەجێکردندایە و ئیشی لەسەر دەکرێتن و لە نزیکەی دە ڕۆژی ڕابردوودا سەردانی دوسێ پرۆژەشمان کردووە وەکو لە پەیجە فەرمیەکانی سەرۆکاتی شارەوانیشدا بڵاومان کردەوە بینە سەر فەرمانبەرە بڕیاری سەرۆکی حکوومەتە زەوی بە فەرمانبەران هیچ هەنگاوێکتان ناوە هەموو فەرمانبەرێک شمولی دەکای یاخود بەشێک لە فەرمانبەر سەرەتا دەمەوێت سوپاسی سەرۆکی حکوومەت کەم کە لەم کاتەدا بە ئەم بڕیارەیان پێدەر کردووە دەرچوونی ئەم بڕیارەش خەمخۆری جەنابیان دەگەێنیت لە بۆچینی فەرمانبەران چکە زۆر جار خۆ جەنابیشان باز لەوە دەکاتن کە فەرمانبەران سەرڕای هەبوونی کێشە داراییەکان بەردەوام بوونە لە کارکردن وەکو سەربازێکی ون کاریان کردووە و بەردەوام بوونە لە کارکردن و خزمەتکردنی هاوڵاتیانی شارەکەمان بەڵێ ئەوەش ئەکیید بە ئێمە ئەو فەرمانە پێمان گەیشتووە کۆبوونەوەی فەرمی کراوە بە سەرپەرشتی جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوژار و کار لەسەر ئەو شوێنانە کراوە کە بتوان لێژنەمان تایبەتمان پێکەیناوە بۆ توانین شوێنەکان دیاری بکرێت لە فەرمانبەران بەدڵنیاییەوەش هەموو فەرمانبەرێک کۆ بڵێ ناگرێتەوە بەڵکو و خاڵبندی ڕیزبندی دەبێتن ئەویش کۆ دیاریکراوە بەڵام هێشتان بە فەرمی بۆمان ناتوە ئەوەش لە سەروی خۆمان لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی شارەوانی کار لەسەر دەکاری دەوێت ئەکیید ئەوانە هەموو خاڵی لەسەر دەبێتن ئەوەی کە خێزاندارە یاخود خێزاندانە یاخود چەند ژمارەی منداڵی ئەوانە هەموو خاڵن ئەوەی ئەمەش کە پێشتر کاریشی لەسەر کراوە هەر منداڵێک پۆینتێک دەبێتن لۆیە تەسەوڕ دەکەین ئەمە لە بینی 20 خاڵ هەبیتن لە ئەوی بتوانین باشکردنەکە دووریان نزیکە ئەکیید ئەوەی وەکو باسم کرد کاک ئەوە پرۆسەکی گەورەشە چکە فەرمانبەرێکی زۆر بە تەسەوری مەسعودمەند دەبیتن لە پرۆسەی لۆیە ئێمە کچکە ئەو زەویانەی کە هەشم بەردەستن لەوانەیە بە ناوی شارەوانی نەبن وەکو کار لەسەر دەکرێتن بە ناوی هەر هاوڵاتی بیکە خودت هەر دامەزراوەیشتری حکوومەت بێتن بە ناوی سەرۆکاتی شارەوانی بکەنیلۆ ئەوەی بتوانین نەخشی کەتیلۆدا بندێتن و ژمارەی تاپۆیان پێدەدوچێتن و بجێتە بەردەستی لەژنەی ئەو کاتی پەیوەندا بتوانین تەخام بکەین زەویەکان لە ناوەوەی 150 مەتریە یان لە دەرەوەی 150 ئەمەی ئەوەی ئێستا کاری لەسەر دەکەین هەمووی لە یەک شوێن کاری لەسەر ناکرێت بەڵکو لە چەند لۆکیشنێکی جیاواز کاری لەسەر دەکرێت لۆ ئەوەی بە خۆشە دەتوانێت ئەمە حیسابی کۆمەڵێک پێوەرە کاری لەسەر دەکرێتن و شوێنەکان جیاوازن و ئەو کاتێک کە کێشەی یاسایی و مڵکداریەکانی یەکلا کرەوە ئەو کاتە دەتوانین هەموو وردەکاری زیاتریش بە بەڕێستان و بە فەرمانبەرانیش بگەین باش بڕیارێکی دیکەی سەرۆکی حکوومەت لێ خۆش بوون بوو پلانتان چیە ئێمە هاوڵاتی هەبوو داوای قستی کردبوو لە ئەوەی کە کرێی کەلەکەبووی لەسەری بووە هاتوو داوای ئەوەی کردبوو کە ئەو داوای قستەکەی هەڵوەشێنێتەوە بۆ کۆی بە شێوەیەکی کاش بیداتن لە ئەوەی 120ەکە بگرێتەوە. من ئێستا لەسەر پانتاییەکی پارچە زەویەکەم کە چاوەڕێ دەکرێت دوای بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارچە زەویانە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت. ئێستا دەبینین ژیانی تێدا نییە، بەڵام دوای دابەشکردنی و ئاوەدانکردنەوەی ژیان بۆ فەرمانبەران و تەنانەت کرێکار و کاسبکارانی ئەو ناوچەیەش دروست دەکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای ئاوەدانی بۆ کوردستان و خەڵکی کوردستان.